لە یەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستان یانەی زانکۆی جیهان لەسەر یاریگای یانەی پیشەسازی پێشوازی لە خاچی کەرکووک کرد. تیپی خاوەن ماڵ زوو گورزی خۆی وەشان یوسف وریا لە خولەکی چوار گۆڵێکی نەهێڵی بۆ زانکۆی جیهان تۆمار کرد و تیپەکەی لە یاریەکە پێشخست. خاک لەم دوو دەرفەتە تەواو نزیک بوو لەوەی ئەنجامەکە یەکسان بکاتەوە. جارێک ستون بۆ بەربەست و لە جارەکەی دیکەش یاریزانانی خاک سوودیان لە دەرفەتەکە وەرنەگرت. زانکۆی جیهان بەر لە تەواوبوونی نیوەی یەکەم دەرفەتی گۆڵی دووەمیشی هەبوو لێی سەرکەوتوو نەبوو. لە نیوەی دووەمیش دووبارە زانکۆی جیهان لە خولەکی چوار گۆڵێکی دیکەی زیاد کرد. ئەم جارە سوودی لە هەڵەی ڕۆحەڵڵا شەریفی گۆڵپارێزی خاک بینی و ئیسماعیل محەممەد ئەنجامەکەی بۆ زانکۆی جیهان دوو هێندەرێ کرد. هەردوو تیپێرشیان بۆ سەر گۆڵی یەکتر دەبرد و دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو. بە تایبەت زانکۆی جیهان بە دوای گۆڵی سێم و دڵنیاییدا دەگەڕا. لە دوا خولەکی یاریەکە پێی گەیشت. ئیبراهیم ئەحمەد تۆماری کرد. زانکۆی جیهان بە سێ گۆڵی پاک لە یاریەکە براوە بوو. بەڕاستی ئەمە ئەو هەفتەیەکە دەتوانم بڵێم بە باشی خۆمان ئامادە کردیە، بە باشی خۆمان ئامادە کردیە. زایدەن نەتیجەکانی دوونێ لە مەسلحەتی مەبوون. ئەمە هەموو هەوڵەکمانەوە بوو لەو گەمەی لە ناو مەلعەبی خۆمان بتوانین سێ خاڵی گرنگ بەدەست بێنین. سوپاس و ستایش بۆ خوای گەورە توانیمان بە جودی هەموو لایەکی سێ گۆڵ تۆمار بکەین و سێ خاڵی گرنگ لە ناو یاریگای خۆمان بەدەست بێنین. یاری ئاسایی بوو، دەستخۆشی لە تیپی بەرامبەرەکەم پیرۆزیان بێ. من ئیشەڵڵا فەریقم حازرەکەم بۆ یاری دوا هاتوو ئیشەڵڵا لەگە شەقڵاو یاریمە پشت بەخوا فەریقم ئیشەڵڵا فەریقم ڕاستەکەمەوە پشت بەخوا بۆ ئەم یاریە بێتەوە. الحەمدوللا جاروا هەیە باش یاریەکەی بە سوبحانەڵڵا موفەق نابی. بەم سەرکەوتنە زانکۆی جیهان بووە خاوەنی 8 خاڵ و لە خانەی دووەمی ڕیزبەندیە خاکیش بە 7 خاڵ 7 تەمە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.